ڕۆژە دوای ڕۆژ گۆڕانکاریەکانی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق لە بەرزبوونەوەدایە. فرۆشەران و نووسینگەکانی ئاڵوگۆڕی دراویش هۆکارەکەی بۆ بانکی ناوەندی عێراق و دۆخی سیاسی ئێستای عێراق و دابەزی نرخی نەو دەگێڕنەوە دەڵێن گەر بانکی ناوەندی بەپێی پێویست دۆلار بخاتە بازاڕەوە ئەوە نرخەکەی دادەبەزێت. لەوە پێش عێراق مەسەلا 300 ملیۆن گەڵای تۆزێع کرد ئەیخستە بازارەوە بازار بەرز نەئەبووە ڕاگیری کردبوو. ئیسە بازارەکە لە بەغا گەڵا کەم تۆزێعەکە نزیکەی 90 ملیۆن تۆزێعەکە ڕسایی ناکا و بەغا بەرز بووەتەوە لێرەش بەهۆی ئەوەوە بەرز بووەتەوە. ئیسە حالیەن دوێنێ 27 و 28 و 750 ساڵ ڕۆی ئیسە هاتووەتەوە 28 و 50 بۆ سافرس. ئەتر نازانین ئەگە تۆزێعکە لەوانەیە گەڵا دابەزێتەوە ئەگە تۆزێعیش نەکە لەوانەیە بەرزتر ببێتەوە. نرخی دۆلار ئێستا بە 128,150 دینارە. کاریگەریەکانی لەسەر نرخی بەرزبوونەوەی دۆلار بەهۆی بانکی ناوەندی عێراق کە ڕێژەی لە 150 ئێستا دۆلار دەفرۆشێت و ڕێژەکەی کەم کردوتەوانێ ڕێژەی نەقدی بڕێکی زۆر کەم دەفرۆشێت و باقی هەمووی بە حواڵات دەچێتە دەرەوەی عێراقەوە پارەکان. نرخی دۆلاریش بەهۆی و ئاڵۆزیانی ناوچەکانی عێراقەوە بەهۆی خۆپیشاندانانی کە کراوە لە بەغداد بەهۆیەوە خواز لەسەر دۆلار زیاتر بووە وەک لە ڕۆژانی پێشودا بەهۆیەوە دۆلار کەمتر هەیە لە بازارە خواستی زۆری لەسەرەوە بۆیە ڕێژەک بەرز بۆتەوە نرخەکەی. بەرزبوونەوەی نرخی دۆلار بۆتە هۆکارێک کە نرخی کاڵاکان بەرز بکاتەوە و کاریگەری لە سەرژیانی هاوڵاتیان دروست بکات لەم قەیرانی داراییەی ئێستادا. مەسەلەی دۆلار بەرزبوونەوەکەی مەربوطە بە وازی سیاسی عێراقەوە. وازی سیاسی عێراق خۆ دەزانی چ لە کوردستان چ لە بەغا خراپە. وازەکان هەمووی گۆڕانکاری و خراپە مەربوطە بە بانقی مەرکەزیەوە. بانقی مەرکەزی جاران ڕۆژانە 200 ملیۆنیە ئێستا 50-60 ملیۆن دۆلارەیە. هاوڵاتیان زەرمەندە. ئەگینا کەسیکە زەرمەند نییە کابرای دەوڵەمەند زەرمەند نابێت دۆلار بە 150 پێ مشکلەی نییە. ئەو کەسە زەرمەند دەکاتێتە و بازارەوە ڕشتی ڕۆژانە ئاکرێەوە عەشیای پێویستە و ئەوە زەرمەندە. نزیکەی مانگێک دەبێ بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بەرزبوونەوەی بەخۆ بینیوە و شارەزایانی ئابووری بە پێویستی دەزانن کە حکوومەتی ناوەند پلانێکی تۆکمە دابنێت بۆ چارەسەرکردنی چونکە بە مەترسی دەزانم بۆ سەر ئابووری هەرێمی کوردستان و عێراقیش دەڵێن پێویستە بانکی ناوەندی بڕێکی زیاتر دۆلار بخاتە بازارەوە تا هاوسەنگی دروست بێت و نرخی دۆلار بەجێگیری بمێنێتەوە.